بە سپۆنسەری نوێنەری حکوومەتی هەرێم لە وڵاتی ئیتالیا پیشانگایەکی شێوەکاری هاوبەش لە شاری ڕۆما لە وڵاتی ئیتالیا کرایەوە. پیشانگاکە بە ناوی پردە ئاسۆیی نێوان هەرێمی کوردستان و وڵاتی فەڕەنسا و ئیتالیاوە بوو. تیایدا هونەرمەندی شێوەکار ئاریان لەتیف وەک کوردێک بە چەند تابلۆیەک بەشداری کرد. پیشانگاکە تا 20 مانگا بەردەوام دەبێت. خۆم بە خۆشحاڵ ئەزانم کە ئەمڕۆ لە پێشانگایەکی شێوەکاری بەشدارم لە ڕۆمای پایتەختی ئیتالیا لەگەڵ دوو هونەرمەندی تر لەژێر ناونیشانی پردە ئاسۆی نێوان کوردستان و فەڕەنسا و ئیتالیا کە سێ هونەرمەند بەشدارن بە خۆشحاڵی وەکەیەکیان منم و بە سپۆنسەری فەرمی نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە ئیتالیا. زۆر بە خۆشحاڵ ئەزانم و زۆر سوپاسیانەکەم لێرەوە کە هاوکارم بوون و ئەم تابلۆیە ئەم پێشانگایە 18 تابلۆتیایە دانراوە. بە خۆشحاڵیەوە من 5 تابلۆم لێرەیە و تابلۆکانی منۆک و ئیبینن بە سروشتی کوردستانن و ئێمە هەوڵمانیاوە لەم پێشانگایەیە کە کللتوری هەرسێ وڵاتیایە دابنین و جێبەجێ بکەین و پیشانی بدەین لەبەر ئەوەی کللتور زۆر کات کاریگەری هەیە لەسەر ڕەنگەکان مەرج نییە هەر لە سروشتا بۆ نمونە لە ڤیوەکە تۆ سروشت دەرخەی ئەمە کللتور بێ یاخود ڕسمی شتێک پێ بە ناوی کللتور یعنی بەڕاستی ئەمانش کللتورن بەڵام کللتور خۆی کاریگەری هەیە لەسەر ڕەنگەکانیش. ناوم ڤالێریا فیرانتیە لە تیمی هونەری ئەم گەلەریە. زۆر خۆشحاڵم با کارکردن لەگەڵ هونەرمەندی شێوەکاری کورد ئاریان لەتیف کە لەم پێشانگایەدا تابلۆکانی نمایش کردووە. شانبەشانی هونەرمەندێکی شێوەکاری فەڕەنسی و هونەرمەندێکی فۆتۆگرافەری ئیتاڵی. بەشداریکردنی هونەرمەند ئاریان لەتیف لەم پێشانگایەدا بەبایەخەوە هەڵدەسەنگێنین. لەو سۆنگەیەوە کوردستانیش وڵاتێکە هونەرمەندی بەتوانای تێدایە و گرنگە هونەرەکەی بە هونەرمەندانی وڵاتانی تر بناسێنێت. In our opinion, it's important to spread Kurdish art and to mix our culture with other countries' culture.